ئەو برایم کلێی زەعیف بوو مشکلەی خۆم پێشکەش کرد بەڕاستی پێی ناوی خوای گەورە هەموو هەفتانش دەی بەتقریبن بای 7 وەرەقە 8 وەرەقە عیلاج بەکاربێنی وەڵڵاهی جا ڕزگارم کردووە تەمای خوای گەورە باشترم وەڵا الحەمدوللیلا کلەکەم گۆڕی هەست پێ باش خۆشی دەکەم بەس ئازارم هەیە الحەمدوللیلا. وەفا و قوربانیدان و گیانفیدایی دوو برا چیرۆکی ئەم جارەی پایتەخت میدیا دەبێت. سلااوتان لێ بێت ئەحمەد هەرکیم هاتوومەتە کۆمەلگای مەلاومەر لە سنووری پارێزگای هەولێر دوای ئەوەی هاوڵاتیەکی تەمەەن 44 ساڵ بە ناوی هێمن مەحموود کلیەکانی زەعیف دەبن و لە کار دەکەون برایەکی بڕیار دەداتکەوە خۆبەخشانە کلیەکەی خۆی پێشکەش بە براکەی بکاتن. ئێستا داواکاریان ئەوەیە بەهۆی خەرجی زۆری نەخۆشیەکە و نەشتەرگەریەکەوە ئێستا نەبوونی و نەداری زۆری بۆ هێناون و داوا دەکەن لە نەپەیوەندیدارەکان بەهانیانەوە بچن و هاوکاریان بکەن. من پێم خۆشە ڕاستەوە خۆ بچمە لای یەکێک لەو کەسانە یەکێک لەو دووبرایە کاکی ئیبراهیم لەگەڵدا کاکی ئیبراهیم سلااو لێ بێ ئەم کاتت باش کاتت باش ئەم کاتێکت باش بێت. پێم بڵێ کاکی ئیبراهیم ئێستا دۆخی تەندروستی چۆنە؟ وەڵڵاهی تۆخی تەندروستیم باشە لە خوای بەزیاد بێ بەس بڕک تەنگە نەفەسم ئەرێ وەڵڵا. لە کێوە نەشتەرگەریەتان ئەنجام داوە؟ وەڵڵا لە یەکی هەفتەوە ئەو نەشتەرگەریەمان کردیە. باشە ئەگەر پێم بڵێ چۆن بوو بڕیارتدا چ شتێک وای لێ کردی هەربەت ئێوە برای یەکترن ئەم ڕحیەتی قوربانیدان و گیانفیداییە لە نێو کورددا باوە بەڵام حاڵەتەکان دەگمەنن چۆن بوو بڕیارتدا کەوا کلێی خۆت ببەخشیتە براکەت؟ وەڵڵاهی من بەڕاستیم لە پێناوی خوای گەورە ئەو کارم کرد ئەو برایم کلێی زەعیف بوو مشکلەی خۆم پێشکەش کرد بەڕاستی ئەرێ وەڵڵا لە پێناوی خوای گەورە. باشە لە کێوە براکەت دووچاری ئەم نەخۆشیە ببوو کلیەکانی سز ببوو؟ وەڵڵاهی دەوری تەقریبەنەوە 7 مانگ 8 مانگ پێش ئێستا ئەوها یەکجاری سز ببوو کلیەکانی هەردووچی بەخۆی ساڵێک تقریبان ساڵێک زیاترە بەس ئەو ماوەیە 6-7 مانگە هەردوو کلیەکانی بە یەکجاری ڕاوەستا بوون. ئەنگۆ هەوڵتاندا کلیای دیکەی بوو پیا بکەن یا خۆت هەر ڕاستە خو کە زانیتان پێویست بەوە دەکاتن کلیەیەکی بوو دابنرێت یا کلیەکانی بگۆڕدرێت ڕاستە خۆ بڕیارتدا چۆن بۆ ئەگەر بوون باز بکەن؟ وەڵڵاهی من بەڕاستی ئەمە بڕیارم داوە کلێ خۆم بخۆمان قەوت بوو کلێ شتی لەبوو ئەو بکەین بکڕین ئەویش گران بوو بە پارەیەکی زۆر مش لە پێناوی خوای گەورە خۆم بەخشی بکتم بە ئەرە وەڵڵا خۆم بەخشی لە پێناوی ئەو خوایە کلێەکەی خۆم داوی پێناوی خوای گەورە ئەرە وەڵڵا. باشە باسی ئەوم بۆ بکە ئێوە خەرجی نەشتەرگەریەکەتان چۆنی بوو ئێستا دۆخی داراییتان چۆنە باس دەوە کردکەوە خەرجێکی زۆرتان کردو تاوەکو نەشتەرگەریەکەتان کردووە یاخود ئەو حەبوو دەرمانانەی کە بەکارتان هێنەوە و عیلاجانە؟ وەڵڵاهی نەشتەرگەریەکەمان کردو پارەمان چۆ بەڕاستی ئەرە وەڵڵا هەموو هەفتانش دەی بەتقریبن بای 7 وەرەقە 8 وەرەقە عیلاج بەکاربێنی ئەم بۆ خۆم بای 300,000 400,000 هەفتانە بەس ئیمنە ئیوش تقریبن بای 7 وەرەقەی 6 وەرەقەی عیلاجی هەفتانە ئەرە وەڵڵا پارەیەکی زۆرمان چۆ بەڕاستی کرێچیشی نەبوونی بەڕاستی. باشە خۆت چ ئیشێک دەکەیت؟ وەڵام پێشتر ئیشی کرێباریم دەکرد کرێباری و شتیوان دەکرد بەس ئێستا ناتانم بەڕاستی تا 6 ماکە ناتام 2 کیلۆ شەڵگر. بەڕێستان کرێچین فەرمووتوە؟ ئەرە وەڵڵا کرێ خانووەکە چەندە؟ وەڵڵا تەوری تقریبان 160,000 ئاوە. چەند منداڵت هەیە بەڕێز؟ 3 منداڵم هەیە من 2 کوڕ و کچەکم هەیە. باس لەوە کردێکێک لە منداڵەکانت ئەویش کێشەیەکی تەندروستی هەیە؟ ئەرە وەڵڵا ئەویش دڵێک بوونە کچێکمە کچکەیە. داواکاریتان چییە؟ وەڵڵاهی داواکارن حکوومەتی هەرێمەیە پێویستم بە هاوکاریە بەڕاستی ئەم لە پێناوی خوای گەورە ئەو ئیشەم کردووە ئینشەڵڵا خوای گەورەش قەرە بوومان دەکاتەوە بە تەمای خوای. هیچ کەسێک هاتووتە سەر هێل هیچ کەسێک هاوکاری کردوون تاوەکو ئێستا خودن؟ نا وەڵڵا تا ئێستا هیچ کەس نهاتی هاوکاری شتێکمان. چ بەو کەسانە دەرێک کە خوا پێداون سەرمایەدارن چی بە لە ناپەیوەندیدارەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان؟ وەڵڵاهی داوام لە حکوومەتی هەرێم داوام لە خێرخواسەیە هاوکاری مام کە کرێچیمەوە بەڕاستی ئەرە وەڵڵا. باشە ئەگەر بینێ سەر ئەوەی ئەو پەیوەندیەی نێوان دوو برا هەڵبەت فەرمووت کەوا بەهۆی ئەوەی کە خێرێکی گەورەیە لەبەر خاتری خوای گەورە بەخشیوتە تا چەند ئێستا ئاسوودەیت کەوا
هەوڵت داوە ژیانی کەسێک ژیانی براکەت یاخود ڕزگار بکەیت؟ والله جا ڕزگارم کردووە تەمای خوای گەورە الحەمدلله لە خوای بە زیاد بێ الحەمدلله. باشە بە هیوای سەلامەتی ئینشەڵا تەندروستی باش دەبێتن کاکی ئیبراهیم زۆر زۆر سوپاس بەلە بینەرانی پایتەخت. زۆر قسەیان لەگەڵ ناکەم نامەوێت زۆر ماندویان بکەم بەڵام دەستمە لای کاکێ منیش دەمەوێتن ڕای ئەوی شۆر بگرم. کاکێ من سلااوت لێ بێ هیوادارم تەندروست باش بیت. باس دەکەم بە خێراتی کەناڵەکەتان دەکەم ڕاستی زۆر زۆر سپاس دەکەم. ئێستا تەندروستی چۆنە؟ وڵی تەندروستیم باشە و خراپم. باشە و خراپ؟ ئەرێ وەڵا دەمدەم ئەپێز دەکات دێشی کلیم ئەرێ وەڵا الحەمدولله. لە چاو پێش ئەنجامدانی نەشتەرگەری ئێستا دۆخی تەندروستی و ئەو نیشانانەی کە هەت بوو ئێستا باشتریت یان؟ ئەر باشترم وەڵا الحەمدولله وچ کلیەکەم گۆڕی هەست پێ باش خۆشی دەکەم بەس ئازارم هەیە الحەمدولله. خۆی گەورە شفا دەدا ئینشەڵا. باسی ئەوەم بوو کە زانیت براکەت بڕیاریدەوە ئەو کلیە خۆت پێ ببەخشێ هەستت چی بوو؟ وڵای هەستم بە خۆشی کرد بەڕاستی کلیەکەی دایە من ئەمەش بەڕاستی تا ئێستا تەقریبەن 2 دەفتەر و قسوورم چوو بەرەو سەرێ ئەوی هەم بوو لە خۆمدا خانیەکەم هەبوو فرۆشتم ئەو هەموو لە خۆدا بەس ئێستا بەڕاستی فەحسەکان گرانە لە اقتیداری مندانی لە توانای مندانی و فەحسانە. ئەنا هەفتە بە هەفتە قەناعەت بکە بای 700 هزار زیاتر ئەو عیلاجانە یەک حەب تقریبا بەس 400-500 هزار یەک حەبی گچکە دەبی بشخۆمە و حەبا تا 3 بانک یعنی مەبلەغەکەی زۆرە بەڕاستی. ئێستاش کەتی نەکرێت الحەمدولله عاش و شتیشمان نییە. چیشت دەکرد پێشتر؟ وڵای پێشتر کەونە ئاسن و ئیشی موادم دەکرد پیکە بەکەم هەبوو ئێستاش نەمایە هەموم لەسەر خۆمدانە بەڕاستی ئەوی هەم بۆ خواردم. چەند منداڵت هەیە؟ وڵات 4 منداڵم هەیە 3 کچ و کوڕەک. گوزەرانتان بەڕێکردنی ژیانتان ئێستا چۆنە؟ وڵی ئێستا بەڕاستی ژیانمان وڵی سەختە چکە کریخانەکە بەس ئیژ ناکەم منە لە مارێمە کاسبی شەمیە کوڕی کاسبم نییە کوڕەکەم گچکەیە 15 ساڵە ئەویش دەستە چی شکایە پلاتینە. ئەرێ وەڵا داوات لە چێ هەیە دەتەوێتن چیت بۆ بکرێتن؟ وڵی دام لە خێرخواز ئەگە یارمەتیەکمان بدەن خوا خێریان بنووسی. ئەرێ وەڵا خێرخواز حکوومەت بەڕاستی. باشە کەس تاوەکو ئێستا بەهاناتەوە ئەوە نەهاتووە؟ وڵی خزم و کەس یارمەتیان دایمە بەڕاستی خزم و کەس و خێرەمەندی جاجا یارمەتیاندان بەس وڵی پێرا ناگەی بەڕاستی عیلاجەکان زۆر گرانە مەبلەغەکەی زۆرە هەفتە بە هەفتە دەی بچم فەحس بکەم بایۆ لە شارع توبایە فاسەکان دەی بکەیت هەفتە تقریبا بای 150 هزار هەتا 180 هزار زیاتر ئەوە لە توانای مندانیە بەڕاستی. ئەرێ وەڵا خی گەورە شفاتان دەدەن ئینشەڵا بەهیوان تەندروستیتان بەزۆری باش کەناڵەکەتان دەکەم زۆر سپاس دەکەم. من پێم خۆشە برایەکی تری ئەم بەڕێزانە وەربگرم لە زاری خۆیەوە ئەویش کۆمەڵێک ئەو پشکنیانەی کە کردویانە و ئەشیعانەی کە گرتویانە لە لای بەڕێزیانە گەر بێتە ئێرانە سپاس دەکەم. سلااو لێبێ ئەم کاتت باش. چۆنی باشی حواڵەت باش دەکەم. پێم بڵێ دۆخی گوزەرانی براکانت چۆنە لە کێوە ئەو نەشتەرگەریان بۆ کراوە هەم باسی ئەوەشم بۆ بکەیت چۆن بکە براکەت بڕیاریدا کە کلی خۆی پێ ببەخشێت؟ وڵی برایەکەم بۆ خۆی لە بۆی خۆی بڕیاری خۆیدا کەس ئەوەی لەسەر نەبوو بۆ خۆی بڕیاری خۆیدا بۆ خۆی بڕیاری خۆیدا ئەوش ئەو عیلاجان و شانەمان گرانە داوا لە حکوومەتی هەرێم دەکەم وەکو برایەکە یارمەتیەکی بدا بێتە بەهانەی یارمەتیشدا باشترە. باش دۆخی گوزەرانیان چۆنە بەهۆی نەخۆشیەکەەوە پێم وا بێتن ئۆتۆمبیل و خان و شتی خۆشتان فرۆشتووە؟ وڵی هەمووی فرۆشتووە ئەو برایم خاسن ئەوی هۆرد و کلی تەواونی کلی وەگرتووە ئەو کریچیە نەبوونە ئەو کەش هەر کریچیە نەبوونە ئینکانێتیانی ئەم بخۆم لە بەڕێبەراتی تەندروستی هەولێر داوام دەکەم بەڕێبەراتی تەندروستی هەولێر کتابیان بۆ کوردومە 2 جا کتابیان بۆ کوردمە بەڕێز دکتۆر دلۆڤان کتابی بۆ کوردومە 2 جا کتابی بۆ کوردومە کتابی بۆ کوردمە چتوە جمهوری بەس حەبەکان نییە حەبەکان بەدەست ناکەوێ ئەم دەستخۆشی لە کاکتۆر دلۆڤان دەکەم چکە ئەو یارمەتی دایمە زۆر نای زۆر لەگەڵم بووە کتابی و چتی بۆ کوردومە بەس ئینکانێتی نەبوون داوا لە کاک مەسوور دەکەم بە زووترین کابێتە سەرخەت لەبەرەوەی هانە بۆ برانم بێ هۆردە گۆسعیان خراپە کرێچینە نەبوونن ئەمەش پێمان خۆش نییە ئەو حاڵەبات ببین هەموو ڕۆژ دەیان بینین خەم دەخۆن چکە وڵی لەبەرەوەی هۆردوو برایەکەم نعنی ئەو عیلاج پێویستە وش عیلاج پێویستە خاسن ئەو برایم هێمن مححمود
إمكانيتي يعني دبي همو حفتان بتي فاس بكالا بايوش قرانا نعي فاس كمان بيها الناس إمكانيتي نيو بين 600,000 بس بفعسكي بيز قال حبكش حتى حبكي 400,000 إمكانيتي نيو مع شخور يعني نيو يعني هردو كريتنا داول حكومتي هرندكم وكو براك أقل بيت يارمتيام داو باشترا أما ممنون يندبين خەرجی و چارەسەرانەی ئێستا چۆن دابینی دەکەن والله إمكانيتيان يعني بهمو لايكو برايا كان خوشكاني خوما يعني يارمتيان ددن أويا إمكانيتي أمجناتا يعني إدارة ما بنا صوري نيما يعني من إسا بخوم يقلب خوم معاش من نقلت بخواي سيماك زارك معاشك بردكرم إن كانت تمنية خاصة أو برايم زور نبونا هي من كريتسيو إبراهيم شهر كريتسيو أو قرب صار سيم دالي هي مدالكي دلي كنا إن كانت تنية باريس شيرو حفاظة شينية بس أول دي داولا حكومتي هرم دكم أجا زودرين كات وكو برايتي جورا بيت سردانيا بكاديانش أجر بخوان يارمتي شام بدا أما ممنون يندبين دس خوش يعني دكين دس خوش لاستافينغو دكم لبرستان دكمو أويا زۆر سپاس دەکەم دەست خۆش بیت زور سپاس دكم دس خوش بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەمەی بینیتان و گوێبیستی بوون دۆخی تەندروستی و گوزەرانی ژیانی ئەم خێزانەیە کەوا نمونەی وەفا و قوربانیدان و بڵێن بەخشینی کلیە ئیتر کە کەسێک ئامادە بێت کلیەیەکی خۆی ببەخشێت بوو بەرامبەرەکەی هەڵبەت برای یەکترن بەڵام ئەمەیان هەموو کەسێک ناتوانێت ئەنجامی بدات ئیتر ئەم وەفا و قوربانیدانە گەیشتوتە ئەوەی ئێستا بەهۆی ئەنجامدانی نەشتەرگەریەکی قورس و دابینکردنی پێداویستیە پزیشکیەکان و ئەو هەبوو دەرمان و پێداویستی پزیشکانێک کە پێویستن بوو دوای نەشتەرگەریەکە زۆری بۆ هێناون و دۆخی داراییان باش نییە ئەوان داوا دەکەن کە لایەنە پەیوەندیدارەکان چ لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە وەزارەتی تەندروستی و چ لە خێرخوازان و سەرمایەدارانیش لە شاری هەولێر بەهانایانەوە بچن و دەستی هاوکاریان بۆ درێژ بکەن بۆی بتوانن خەرجی چارەسەرەکان پێ دەربێتن و بتوانن چارەسەرەکانی خۆیان وەربگرن تاوەکو ئەم دۆخە سەختە تێبپەڕێنن چونکە نەشتەرگەریەکی گەورەیان ئەنجامداوە و پێویستی بەکاتە بۆ ئەوەی تەندروستی جارانیان بۆ بگەڕێتەوە.